وەکو سەقفی ماڵەیە، ینی بەنەبوونی باوک یاخود دایک بۆشایەک لە ماڵە دروستەوێ. باوک پشتپەنایەکی زۆر باشە بۆ مناڵ بە تایبەتی بۆ کچ. سوپاس بۆخوا باوکو لە منداڵیەوە هەر سەپۆرتی کردینەوەی کە ئێستا گەشتومەتە ئەمەی ئێستام هۆکاری دایک و باوکمە وەخوای گەورەش ئەمری پێکردین کە ڕێزە باوک و دایکمان بگرین. ڕێزگرتن لە دایک و باوک وەک ئەوەیە کە قەرزیان بیتەوە چکە لە مناڵی ئەوان تۆ پەروەرداکەن ئەجگەن نام ئاستەی ئێستا بۆیە پێم وایە تۆ ینی واجبێکە لەسەر کە ڕێزیان لێبگری بۆی کە ئەو قەرزەی کە لە سەرتە بیەیتەوە پێیان. بەپێی کللتوری ئێمە کە لە وڵاتێکی وەکو عێراق و هەرێمێکی وەکو کوردستان ناژین کللتورێکی جوانمانەیەکەوە ئەوەیە مانەوەی ڕێز و ئەدەب لە بینی خێزانەکانە مانەوەی ئەو احترامات و ڕێزی کە لە بینی خێزانەکانە هەیە. ئەمەی جیاکردێتەوە لە کۆمەڵگەی ڕۆژاوا بە تایبەت لە ڕاستیە هەموو مناڵێک هەموو ئینسانێک کە ئەبێ بە کەسێک سەرەتا لەژێر سێبەری دایک و باوکیا گەورە بێت سەرەتا لە خێزانێکەوە یەتکەوە ئەو خێزانە پێناسەیەک بۆ ئەم مرۆڤە دروستەکەن لە مناڵیەوە هەتاوەکو ئەرگاتە تەمەنێک کە بۆ نمونە ئەو کەسەی ترگاتە حەدی کامەڵبوون و هەست بە بەرپرسیارەتی و تەواوی ئەو گەشە دەرونی و سایکۆلۆژیانی کە لە ئینسانە دروستە بێ لەسەری دروستە بێ. بۆیە باوک کەسایەتێکی پیرۆزە لە ژیانی هەمومانە گرنگە ڕێز لە ماندووبوون و هیلاکەتەکانی بگرین. لە ڕاستیە سوپاس بخوا ئەو ڕێژەیشکە لە کوردستانە هەیەوەکو ڕێزگرتن لە باوک و دایک ڕێژەیەکی دڵخۆشکەرە چونکە نەگەشتووە بۆی کە بێک ببێ بە دیاردەیەک بۆ نمونە دایک و باوک ئیهمال بکرێن لەلایەن نەوەکانیانەوە. کۆڵەکەی ماڵە باوک تاکە پیاوە کە بەبێ بوونی هیچ بەرژەوەندیەک تۆی خۆشەوێت و مەسلحەتی تۆی ئەوێ. بەهۆی باوکمە من لێرە ئەتوانم بخوێنم و ئەتوانم بە ئازادی بسوڕێمەوە و زۆر سپاسی یەکەم لەپای ئەو هەموو هەوڵ و ماندووبوونی کە بۆ منی کێشاوە. ئەڵێم زۆر خۆشمەوەیت قەت بێ خۆتمان نەکەی. باوک پشتی هەموو کەسێکە. باوک ئەو پاڵەوانەیە کە هەموو کوڕێک ئەوێ وەکو باوکی بێ. باوک ئەو کەسەیە کە ئەوێت دڵی مناڵەکانی دڵی هەموو کەسێک ڕازیکە. باوک پشتی ماڵە، باوک کۆڵەگەی ماڵە. باوک ئەو کەسەیە کە ئەوێ لە خۆی باشتر بی تاکە کەسە کە ئەوێ لە تۆ لە ئەو باشتر بی. بەڕای من باشترین و دڵسۆزترین کەس بۆ کوڕ بۆ پیا و باوکێتی. باوک یەکێکە لە کۆڵەکە هەرە ئەساسیەکانی خێزان. لەم دیدارە کورتەدا کە قسەکە لەسەر باوکە ئەمەیە وەکو باوکی قسەتان بۆ بکەم. بەڕاستی باوک ئەمڕۆ ئەرکی قورسە جگە لە پەیداکردنی بژێوی ژیان و تیکەیەک نان باڵکو ئەرکێکی ترکە لەسەر شانێتی پەروەردەکردنە. بۆیە زەرورە گەنجان لاوان بەڕاستی زۆر بە دیقەتەوە دیقەتی نەسیحەتەکانی باوکان بدەن چونکە ئەوەی کە باوک ئەیڵێ دڵنیا بن بۆ قازانجی ئەولادەکەیەتی بۆ سوودی ئەولادەکەیەتی و زۆر گرینگە باوک لەگەڵ مناڵەکانیە هاوڕێیانە تا هەڵسوکەوت بکە و مناڵیش لەگەڵ باوکە هاوڕێیانە هەڵسوکەوت بکە بە تەنها پیا هەڵدان بە باوکا و باسی گرنگی باوک لەوانەیە نەمانگەیەنێتە ئامانجە گەورەکە کە ئەویش بنیادنانی کۆمەڵگەیەکی تەندروستە بنیادنانی کۆمەڵگەیەکی پێشکەوتووە. بۆیە باوک دیسان ئەوە ئەڵێم ئەهمێت و گرنگیەکی زۆر گەورەی هەیە. هەموو شتێکە هەموو کەسێکی ڕۆڵەکانیەتی یعنی ئەگەر باوکن نەبێ وەکە وایە بۆشایەکی زۆر گەورە لە ژیانتە هەبێ. سپاس بۆخوا من باوکم ماوە و ئینشەڵڵە تەمەنی هەر درێژی شەبێ بەس یعنی ئەگەر ڕۆژە بیهێنمە بەر چاوی خۆم بڵێم باوکم نەماوە یعنی دوور بێ ئینشەڵڵا شتیوان نابێ هەست دەکەم مرۆڤێکی کامڵ نیم لە نقوستانیم هەیە لە زۆر شتە لە چاو ئەوانی ترا و لە چاو پێشی خۆمە جیاوازە بم.
و هیوادارم هەمووتان ئاگاتان لە باوکەکانی خۆتان بێت چونکە دووبارە بوونەوەی نییە بۆ هەر کەسێکی تر بێتوانی بڵێ هاوڕێ بێ خزم بێ شتێک بێ جێگرنەوەی هەیە بەس خێزان و عیلەی خۆت و باوک و دایک بە تایبەتی هیچ کات جێگرنەوەی نییە زۆر گرنگە چونکە ئەگەر تۆ ڕێزلەوان نەگری ڕێز لە کێگریانی ئەو ڕێزێکە پێویستە تۆ لە دایک و باوکی خۆتی بگری ئەگەر لەوانی نەگری لە هیچ کەسێکشانی ئەوەنی ئەو هەموو ڕێزێکە لێ بگری یەکەم ڕێزەبێ بۆ عیلە و بۆ کەسوکاری خۆت بێ ئەنج بۆ دوایی بێگومان باوک کۆڵەکەی ماڵە ئەگەر بین پێناسیشی کورتی باوکەین هەرێک لێمە کە دروستە بین ئیچەگەیە کە پەروەردەمان کات ئەو کەسەشکە لە ماڵەوە باوکە وەکو ڕەگەزی نێرکە ئێمە لە ماڵا بین زیاتر میلمان بەلای باوکایە سەرنجی قسەکانی باوکە دین سەرنجی کردارەکانی باوکە دین بۆیە من شتێکەڵم لێرە کە پێم وایە باوک ئەگەر هەستێ بە ئەرکی باوکایەتی خۆی ئەوە نیعمەتێکە و کەسی کە نیەتی هەست بۆ فەراغا کات خۆی گەورەش لە قورئاندا فەرمەتی وقضى ربك ألا تعبدوا إلا بالله وبالوالدين إحسانا واتە ئەبێ ئەوە باش بوون لەگەڵ باوکمانە یعنی چونکە لە دۆ ڕۆژە خۆشمانە بینەوە باوک بۆیە وا پێویستەکات کە ئەنی ئێمە شتێکین کە لە چۆن کوردی خۆمان کاڵێت چی بچێنی ئەوە دووریتەوە کاتێک کە باو لەگەڵ تۆە باشە بێت تۆش ئەو ڕفتارانە وەرەگریت پاشان تۆش دیت لە وەکو باوکێک دووبارە ئەو ڕفتارانە گەیت و بە مناڵەکەت بۆیە پێویستە ئینسان لێرەیە بزانێت چیەکات و چی ناکات بۆ پێویستە وەکو گەنجێمە کە ڕێزێکی زۆری باوکمان گرین چونکە کاتێک کە تۆ ڕێزی باوکتە گری لە ناو خێزانەکەی خۆتە برا بچووکەکەت خوشکت دایکت یان هەر کەسێکە ناو خێزانەکەی توە هەیە سێری ئەو ڕێزە ئاکات ڕێزگرتن لە باوک تاکە شتێکە کە گرنگ بێت لە ژیانی ئینسانان چونکە باوک هەموو شتێکی بۆ مناڵەکانێتی و تاکە گرنگی ژیانی باوکی ئەوەیە کە مناڵەکانی لە خۆی باشتر بێ و سەرکەوتوو بن بە سەرکەوتوی ببینی ئەوەی کە خۆی نەیکردووە بۆی نەکراوە بۆی بکەن بۆ مناڵەکانی بکەن و ئەگەر ڕێز لە باوکت بگری و ڕێز لە خۆی گرتووە ئەگەر کەسێک کە ڕێز لە باوکی بگرێ و پێی باش بێت کەس ئەگەر تاکە پاڵانی ژیانی باوکێتی ئەو سۆز و میهرەبانەی کە باوکی پێیە بەخشێ ئەگەر ئەو پاڵپشتەی کە باوکی ئەیاتێ بیبەخشێ پێی و هەیبێت کەس ناتوانێت سۆز لە هیچ کەسێکی کەوە پێویستی بە هیچ کەسێکی کەنیە تاکە پاڵەوانی ژیانی منیش باوکمە و پێڵم زۆر خۆشەوی مەرگیشم پێشی مەرگەکەی هەمیشە باوک بکەینە پشتیوان بە خۆمان بێ لا کارەکانە ئەگەر تۆ باوکو نەبێ ژیان تاڵە ئەگەر پشگیرین نەکات لە هەر جێگەیەک بی لە ڕێگەیەک بی ناتوانانی بیکی یعنی سەبۆن منە خوا نەخواستە باوکو دومریان هەرچێک دەبێ ئەوە تاسی لە ژیان تەکە تۆ بتانی ژۆڕیاڵی قسەکانی باوکت بی لە فەرمان دەنس بۆ نمونە ئەو قسەی بکە تۆ ئینکاری لە قسەکانی نەگەی جێبەجێکی بۆ نمونە تۆ لە ژیان تا ئەتەوێ شتێ بکەی هەمیشە پرسوڕای گەورەکان وەربووی بۆ نە باوکە بۆ منە لە ژیان تا هەمیشە بەردەوام بیت و لە ژیانە بەردەوام بیت و پشگیری ئەو بکەی ئەو پشگیریت کە لە کارەکاندا هەوڵ بدەیت باوک واتە کۆڵەکەی ژیان واتە پشت و پەنای هەر تاکێکی ئێمە کە لە کۆمەڵگەیە ژین باوک جوانترین بوونەوەرە کە خۆی گەورە دروستی کردبێ چونکە لەسەر باوک کۆمەڵێک ئەرک و فرمانەیە کە پێویستەکات جێبەجێکە بۆەوەی کە خێزان بە شێوەیەکی سەلامەت بێڵێتەوە و هەروەها خێزان بە شێوەیەکی باش بەڕێوە بەرێت و هەروەها باوک ڕاستە هەندێک جار لەوەیە قسانێک بکات کە ڕق بن یان شێوەیەک بەڵام هەمیشە لە ئەنجامی سوودی خۆیەتی کە ئەوی شێوەیە کە ئایا ڕۆڵەکەی پێ بگات یان پێ نەگات و لە هەمان کاتیشە باوک جوانترین تێگەیشتنی هەیە لە ژیانە چونکە بە کۆمەڵێک ناڕەحەتی زۆرە تێپەڕە بێت لە مەشەقەتەکانی ژیان و کۆمەڵێک بابەتی زۆر وەڵای من خۆم هەمیشە ئامۆژگارەکانی وەرم ئەگەر قسەکەیشی ڕق بێ ینی ئەگەر ئینکاریشی لە قسە بکە بێ بە قسەیەکی ئەگەر بۆنە تۆ بە قسەی نەکەی وەرە تۆ بە قسەی مەکە بزانە ژیان تەفەوتیاندا یعنی ناتوانی بیکەی هەمیشە ئامۆژگارەکانی باوکم زۆر بە نرخەزانم ڕاستە لەوەیە ئێمە تا ڕادێ گەنجین و هەموو قسەیەک نەکەین ینی هەموو قسەیەک بە قسەی نەکەین بەڵام بەڕاستی باوک هەموو قسەکانی تەواون گەرچی بە ئارزومەندی ئێمە نەبێت و بەلامان خۆش نەبێت بەڵام ئەگەر بە قسەی بکەین هەمیشە سەرکەوتوە بین لە هەموو ژیانمان وەڵاهی باوک ژیانە پشتی کوڕە ینی ئەگە باوک نەبێ ژیانیش نییە
باوک نازانین بە چی شێوازێ بڕۆیتە ناو تەفاسیلیەوە بەڵام باوک و قوربانیدانەی کەوا لە ئەوڵی تەمەنیەوەکەوا بۆ کۆرپەلەکەی تیاتاک و ئاخر هیچ شتێک و هیچ بەشەریەتێ لە دنیا ناتوانێت ئەو شتە بکە مەسەرەن کەسێکی غەریب غێر مەعادە باوک شتێکە دووبارە بوونەوەی نییە و ئەستەما باوک هەر لە سەرەتاوە قوربانیەدا بۆ جگەرگۆشەکەی هەتاک و گەورە ئەبێ چی لە نەخۆشی لەگەڵیا بێ چی لە ناخۆشی و چی لە خۆشییا لەگەڵیا بێ باوک شتێکە باوەڕن ئیتر نازانم چۆن بڕۆینە ناو تەفاسیلە چۆن نەچی ڕوویەکی باشەوە باسی کەین هێشتا کەمە. باوک پشتوپەنای مناڵە و باوک ئیمڕۆ هیلاکە بەدەست مناڵەوە. لەبەرچی هیلاکە بەدەست مناڵەوە جاران ڕێز باوک هەبوو ئیستا باوک ئەو ڕێزەی نەماوە لەبەرەوەی مناڵ تربیەت لە باوک وەرناگرێ مناڵ تربیەت لە فەیسبوک و لە ئەنتەرنێت وەرەگرێ باوک ئیستا کاتێک کە ئەچێتە تەمەنەوە مناڵی زۆرە کوڕی هەیە و کچی هەیە بەس کاتێ وای لێتێ ئەو باوکە وای لێتێ یەکێکە لێ هەفتەیە لای من بێ یەکێکە لێ دە ڕۆژ لای من بێت کوڕێکێ لێ بە ئیتر ئەو باوکە وەکو تۆپێنی بۆکەن ئەو قەدر و قیمەتەی نەما وەکو جاران باوکێ پیر بواە لە ماڵ قسەی ئەڕۆیشت و خۆی کچێدا بەش و خۆی بۆ کوڕی ژنێنا خۆی ڕێزی لێگیرا بەس ئیستا هیچ پرسێکی پێ ناکرێت ڕۆژێ خۆم چوومە لە ماڵێ دانیشتومە چوون بۆ مارە بڕین باوکێ پیریانە بوو لە حەوشە دانیشتبووتی با باوکمان مەقەیەت ماڵەوە بێ ئێمە ڕووین بۆ مارە بڕین ینی وای لێ هات حتا بۆ جێ ئەو جێی کەوا ئەبێ پیا و پیری تیاابێ نایبەت گەنجی سەر ڕێز لە باوک ناگرێت لەبەرەوەی کات خۆشیانوت ئەیانوت باوکێ دە مناڵ بە خاوەنەکە بە دە مناڵی ئیمڕۆ ناتوان باوکێ بە خاوەنکەن. ئینسان ئەڵێ ئەڕۆمەوە ناو ماڵ و مناڵی خۆم سراحەتەکەم بەڵام نە ئەوان نییە وەڵا هەتا کۆڕێتە پشتە گەورەکەت کە باوکتە ئەو ببین ئەنجا ئەوە سراحەتە هیچ شتێ نییە ئارامی نییە بۆ ژیان لە بینینی دایک و باوکە گەورەترین شتن لە سەر زەمین کە خوا دروستیانی کردووە منافسی نەبێ لە گەورەیە دایک و باوکە. دەرەجەی باوکایەتی یعنی ئەوەندە پیرۆزە شکلی بڕوا ناکەم لە هیچ شتێلەوە قەدەینتر هەبێ ینی چونکو باوک تۆ ئەو مناڵە لە کۆرپەیەوە بەخێوەکە بە چەند مەرحەلەیە بەخێوەکە ئەیگەێنێتە مەکتەب و جامیعی پێتەواوەکە و ژنی بۆیێنێ و ئەیکاتەوە بە باوک ئەبێ ئەو کوڕە يعني لو بري احترامه به لو بري بيروزيه به برامر باوشي يعني اگر خراب به گناه خراب به باوکوانێتی کوڕێکی خێزانێکی جوان پەروەردە بکە کوڕی چاک پەروەردە بکە و بێنێتە ناو کۆمەڵگاوە باوک توانوێتی ببێتە سەرۆکی خێزان سەرۆکی وڵات باوک توانوێتی زۆر شتی جوان دروست بکە پێما بێ باوک هەموو کاتەیە ئیتر مانای وشەکە خۆی باوکە کە دەڵێ باوک یعنی باوک پیرۆزە باوک سەرۆکی خێزانە و گوتم سەرۆکی وڵاتە ئێمە تا ماوین قەرزاری باوکمانین دەبێت ڕێزە باوکمان بگرین باوکمان ئێمەی پەروەردە کردو ئێمەی پێگەیاندووە باوکم مایە ڕۆژی دەجا دەستی ماچە کرد باوکو دایک تا ئەو کاتەی لە ژیان ماون دەبێت ئێمە ئەو پەڕێ ڕێزیان لێ بگرین حرمەتیان بگرین لەسەر سەری خۆمانیان دابنین پێم وابێت لە کۆتاییە ئیتر ئەوەی کە باوک کردێتی بۆ خێزانەکەی بۆ خانەوادەکەی پێم وابێ وەسف ناکرێت باوکی دڵسۆز من وەکو خۆم کە باسی خۆم کەم
تەنها لەبەر مناڵەکانم کە سابەت دەکەم و هەرێکی ژیانم ئەیناوەکو نەفسی خۆم بەخوا ئەو نەمنەتم بە پارە نییە بەڵام لەبەر خاتری مناڵەکانم بووی ئاسوودە بن بۆی سەربەرز بن بۆی لە ناو خەڵکا کەم دەرنەکەون مەجبورم ملانێ لەگەڵ ژیاننا بکەم. باوک ئەساسە بابا باوک ئەساسە باوک نەبێ ئەولاد چۆن بە خاوەنەکرێت بە قوربان ئەبێ دایە حرمەتی باوک بگری باوک دایک معلمە باوک مامۆستایە هەمووی گەرە ئاگدار باوک بین گەرە خزمەتی کەین کە باوکەیە سەرەکەی تقریبان لە مناڵی ئێمە بە خاوەنەکە گەر ئێمە لەمەودا بە خاوەنی کەین باوک تااقەتی نەما ئێمە گەرە بە خاوەنی کەین. دقەیە باوک لە هەموو کەسێک زیاتر شانسی ژیانی نییە هەر لە ڕووی خێزان و بڵێن خێزانی خۆی لە ڕووی کەس و کاری لە ڕووی مەعایلە ئەم باوکە لە ماڵە هەموو شتێکە هەرچی حەزێت و ئەرکی ژیانی ماڵە لەسەر باوکە هەرچی شتێک ئیتر لە کرێخان و ئەڕۆی لە کارەبا لە ئاو لە مەسرفی ژیانیان لە عەزیەت و زەحمەتیان دابینکردنی کۆڵەکەی پشتی دابینکردنی هەموو شتێکی ژیانی ئەو مناڵە باوکە کەچی بۆ هیچ شتێ بۆ باوک ناگەڕێنانە بۆ هیچ شتێک هەموو شتێکە بێ باوک بە قسەیان کە بۆیان بکە سەریان بەرزکە لە ئاخریش حسابی بۆ ناکەن ئەمە واقعە ئێستا ئەم ژیانی ئێمە ئێستا ئەمەیە باوک ئەو کەسێک ئێستا تەسخیەت زۆر ئەیە و هیچ وجودیشی نییە لەگەر ڕێزمە بۆ هەموو باوچێک. ئەم مۆبایلە پێیاوە وەکم دەناسن بەخوا شەو حتى ساعات بانزە شەما مسێر مۆبایلەکەن سێر تەلەڤیزۆنەکەن جارە عالەم ئێمە دانیشین بە خۆمان لە ڕوومان نەها لە بەردەم باوکمان نانێ بخۆین بە قورعان سەمامە حاشە حاجی وەک جاران نەما کاک حاجی جاران بۆن منە باوکە قسەیەکێ کرد هەمووی بێدەنگ دائەنیشت هەمووی لە کاتی خۆیان هاتە سەر سفرەکە لە کاتی خۆیان ئەڕۆی ئەخەوت یعنی حیا حرمەتێکە بوو نییە چۆ ژێر بەتانیەکەوانێ لە ژێر بەتانەکەی شەڕواڵەکەی داهەنایا بۆ نمونە دەرپێکەی خۆی ئەگۆڕی ئێستا بە شۆرتەوە بەردەمی هەیە و ئەڕوا هەر وجودیشی نازانێ ئەم باوکەش لەبەر حرمەتی خۆی مەجبورە هیچ نەڵێ. وڵی باوک قەڵایە پشتە هەموو شتێکە باوک من هەتا مناڵم نەبوو خێزان پێک نێ نابوو نەمەزانین باوک چێ معنای باوک چێ بەس بەڵام باوک دینگەی ماڵە ینی قەڵای ئەو بنەماڵە ینی ئەو خێزانەیە نەمەزانی معنای باوک چێ بەس بەڵام من مناڵی خۆم دی ئینجا زانیم تامی و لەزەتی باوک چییە. هەموو کەس پێویستی بە باوکە باوکۆکو دینگە وایە بۆ ئینسان چکە تۆ سەرەتاکە دیت لە لای باوکەوە دێ پەروەردە ئەکرێت یارمەتی دەرەبێت ئێتر لە بەرەوەی ینی زۆر زەرورە بۆ خۆشم ئێستا بەڕاستی 10 ساڵە 2 ساڵە بێ باوکم ئینشاڵڵا کەس بێ باوک نامێ ئینشاڵڵا وەڵام من داوام لە هەموو کەسێکەوەی باوکی هەیە بە احترامی بگرێ باچکە لە بەرەوەی باوک دووبارەی نییە بەس هەموو باوکێکیش نا ینی باوکێ دڵسۆزە باوکێ چۆنەڵیت چۆن هەوا پێویستە بۆ ئینسان ئاواش باوک پێویستە بۆ ئینسان بەڕاستی من داواکارم لە هەموو لایەک ئەوی باوکی ماوە بە احترامی بگرێ با ڕێزی بگرێ لە بەرەوەی دووبارە بوونەوەی نییە بە هیچ شەوێک. لێ ڕازی بێ ئەبێ پاداشی ئەو ئەرکو ئەو توانە ئەو هەیلاگونی ئەو دایک و باوکان لە بیداتەوە یەکەم شت بۆ ئەوی خوا لێ ڕازی بێ ئەبێ دوعای باشیان بۆ کاتن دوعا زۆر مهمە بۆ دایک و باوک بۆ مناڵەکانی بکاتن بەعلێ مناڵش ئەبێ دوعا بکە بۆ دایک و باوک ئایا لەسەر لە ژیانی دابێ ئەو لە کاتی مردەبێ خاستە دایک و باوک چیەتن لە مناڵی خۆی کە مرد بەس ئەوەرەیە ئەوێتن لێ کە دوعای بۆ بکەن و سەدەقەی بۆ بکەن دیاتر هیچ کرد پێ ناگاتن ئەبەدەن. قوربانی باوک بۆ ڕۆڵەکەی بەڕاستی شتێکی چۆنەڵە ڕۆحیە بەڕای منەوە هەستی منە چکە لە بەرەوەی ئەو قوربانێدانێت کە باوک بۆ کوڕەکەی ئەیکا
کەس بۆت ناکە یعنی بڕاتە بێن نەخاڵ لەمام ئەو شتانە ناکرێ باوکی دووبارە بنەوەی نییە لە بەڕای من چکە لەبەرەوەی چۆنەڵیت کە لە دەستتدا ئەو کات دەزانیت بێ باوکی چۆنە یعنی چۆنڵی کەنێنێکی لە ژیان تا دروستەکە بە هیچ کەسێ پڕ نابێتە بەڕاستی. یەکە لە پیرۆستترین مەخلوقەکان لە دوای دایکەوە تەبعاً لە ئاینی پیرۆزی ئیسلام ئاماژەی پێدراوە باوگە بوونەوەرەیەکە بە هەموو هێز و ماندووبوون و ڕنج و ئارەق و خوێن و دەڕێژێت لە پێناو پەروەردەکردنی منداڵەکانی باشترکردنی ئایندێکی گەشت بۆیان بەداخەوە لە کۆمەلگای ئێمەدا زۆر زارۆڵی باوکان بزر دەکرێتن زیاتر گرنگی بەدای دەدرێت بەڵام باوک وەک سەربازێکی ون هەمیشە ئامادەیە ڕوبەڕووی ناخۆشترین سەختی و ئازارەکانی ژیان بێتەوە لە پێناو دەستەبەرکردنی ژیانێکی باشتر داهاتوێکی باشتر بۆ منداڵەکەی. وەسفی باوکی هەر چەندی بکەی کەمە عنێ تو بڵێ چونگە جارێ بە تایبەت دە و زروفەیدا باوک هەموو ژیانی خۆی دادن لەسەر هەموو ژیانی خۆی دادنە لەسەر ئەولادی و زەمانش ئەوە یعنی باوک یعنی ئەو شتەی ئێستا باوک دەیکەن یعنی دە چ زروفاندا نەکراوە یعنی هەموو بابەک ئێستا باوەڕ کە بڵند چییە یعنی ژیانە نەو پەڕێدە ناخۆشیدا بابن ئێستا بە تایبەت باوکان حەت چەندی وەسفیشان کەی ناتوانێت باوک بۆ خۆی ئیلهامێکە لە میهرەبانی باوک وەکو سەقفی خانوو وایە لەوانەیە بتوانین بەبێ سەقف هەم کەسێک بژێ بەڵام لە هەر تۆفانێک و لە هەر کارەساتێک کە دێ تووشی کارەساتمان دەکات بۆیە باوک بڕبڕی پشتی کۆمەڵی خێزان و کۆمەڵگاشە. خۆی بێگومان پێویستە زەرورێتێکە کە پەیوەندی نێوان منداڵ بە تایبەتی لەگەڵ باوکان لەبەرەوەی باوەک و سەرچاوەیەشی هێزی نەبراوە بۆ منداڵەکانی دەبیندرێتن و هەمیشە لەلایەن منداڵەکانەوە باوک و قەڵایە کە هەرگیز نابەزێتن بۆ مەسلەی پەیوەندیەکە باوک زۆر گرینگە بە تایبەتی باوکانی ئەو سەردەمەی ئێستا کە سەردەمەکەمان بەرەو پێشکەوتتر و کراوەتر ڕۆیشتوین باوکان مەجالێک بۆ منداڵەکانیان بهێڵنەوە تەنهاوەکو تەنها خۆیان لە چوارچێوەی کەسابەت و دابینکردنی بژێوی ژیان نەهێڵنەوە دەربارەی خۆشم تا ڕادەیەکی زۆر باش سپاس بخوا پەیوەندیێکی هاوڕێیان و دۆستایەتیمان هەیە. باشە تا چەند گرنگە منداڵ زۆر ڕێزی باوکی بگرێ ڕێزی ماندووبوونەکانی بگرێ ڕێزی ئەو زەحمەتی و ئازارانە بگرێت کە باوک لە پێناوی خێزانەکەیدا لە پێناوی منداڵەکانیدا دەیچێژێت. بێگومان ئێمە نابێ ئەوە لە بیرکەین هەر کاتێک کە سەیری خۆمان دەکەین نابێ هەرگیز ئەو گلەیە بکەین ڕەنگە وشێکی زۆر سادە بێتن کە بڵێن بۆ فڵان کەس ژیانی لە من باشتر یان باوک بڵێ بۆ ئێمە هەژاری لەبەرەوەی ئێمە هیچ کات نازانین ئەوان ڕوبەڕووی چەندین سەختی بوونەتەوە چەندین ناخۆشیان بینێتەوە چەند جەنگاون بۆ ئەوی پارویەکی حەڵاڵ پارویەکی سەربەرزانە بۆ منداڵەکانیان تۆمارکەن مەرج نییە هەر کەسێک کە لەو دنیادا بێت دەوڵەمەند بێ پێویست کاتن کە لە ئاستێکی بەرزی کۆمەلگادا بێتن ئێمە پێویستە ڕەچای ئەو بکەین کە باوکانمان زۆر جار لە پێناو ئەوەی کە پارویەکی عەڵاڵ و ناوبانگێکی سەربەرزانە بۆ منداڵەکانیان دەستنیشان بکەن دەوڵەمەندیان و کاسبێکی سەرشۆڕانەیان قبوڵ نەکردو بەگرە سەربەرزیان قبوڵ کردو بەڵام ژیانێکی شایستەیان بۆ منداڵەکانیان دابین کردووە. ئەگەر بەو شێک وەسفی باوکت بکەی چی پێ دەڵێ؟ سەرکردن. خۆت باوکی و باوکت لە ژیان داماوە؟ باش. نەمانی باوک چکە لەنێک لە ژیانی ڕۆڵەکان دروست دەکات تۆ وەکو باوکێک چی دەکەی لە ژیانی ڕۆژانت بۆ منداڵەکان؟ هەجامە هەموو ژیان فیدای منداڵەکان کرد ئێستا مە هەچی دەکەین هەموو هەوڵەکی دێن بۆ منداڵە هەموو هەوڵەکی بۆ منداڵە ئێستا مەسەلەن بام لە ژیان ماوە لە خۆی بەزیاد بێ ئێستا یعنی باوەڕ کە جاری وان بە هەفتە ژاگەم لە بابی خۆنێ لەبەر منداڵی خۆ یعنی باباتی خۆ بەڕێ دەکەمە بش یعنی کو باوکم بۆ من باباتی بەڕێ کردو ئێستا ئەمیش ئەوە وردە باباتی بۆ ئەولادی خۆ بەڕێ دەکەم ینی بڵێ
تەواو یعنی وەسپی باوکیتەوە پەیوەندی تۆ لەگەڵ منداڵەکانت پەیوەندی تۆ لەگەڵ باوکت پەیوەندی نێوان منداڵ و باوک چۆنە چۆن لی دەڕۆ لە خۆی بە زیاد بیت مەسەل ئێستا لە خۆی بە زیاد بێستا لە ناوە مامە بۆ خۆی گوندینە ناو شارێنە یعنی ڕێز و احترام هەرماوە شتێک یعنی هەتا ئێستا ئەمن تەمەنمە وگەیشتا 35 ساڵی تقریبان هەتا ئێستا بەرامبەر بام دانەنیشتومە یعنی چار قسان بەدڵی خۆ بکەم یعنی وەکو ڕێز یعنی نەبووە من لە بەرامبەردا ئەولادی میشار بەرامبەرم نوەنە یعنی ئەم کوڕ ڕێزم بۆ بامدانەوە ئەولادی مشحێنیشتەوانە یعنی نەبووە مەدە ژیانیدا بامەگە قسە چی کردبی مەسەلە من وانەی مەبی لە قسەی چوبینە دەری چونکە مە دەزانین بام هەموو ژیانی بۆ مەدانەوە ئەنی تا ئێستا دە چۆرەوەریدا بوو بۆمە نەمانی باوک لە ژیانی منداڵەکەیدا چکەلێنێک دروست دەکات چی لە دەست دەچێ منداڵەکان قورحانجا دەبی منداڵەکەش فکر بکە بزانێ و بابەت چی کردو هەتا نەبیتە باوک هیچ نازانێت هەتا ئەو منداڵش نەبیتە باوک هیچ نازانێت ئەو وەختی دەزانی کە بابی چی بۆ کردو ڕێزگرتنی دایک و باوک ئەرکێکە هەم ئەرکێکی ئاینیە هەم ئەرکێکی نیشتیمانیە چونکە ڕێزگرتنی داک و باوک دەبێتە پتەوی کۆمەلگا پتەوی خێزان هەر کاتێکی خێزانیش پتەوە بوو کۆمەلگاکەشمان بەهێز دەبێت لە کۆمەلگەی کوردەواریدا چۆن لە باوک دەڕوانرێ ینی ڕێزی باوک لە ناو خێزاندا چۆنە کۆمەلگەی کوردەواری هەمووی متابعی ئاینی ئیسلامە بە پێی ئیسلام لە دوای خۆشەویستی پێغەمبەر خوا و پێغەمبەر دایک و باوکە پێویستە هەموو کەسێک ڕێزی بگرێت چونکە ڕێزگرتنی دایک و باوک هەم ئەرکە هەم پیرۆزیەکی ئاینیشە بۆیە مانەوەیان وەکو دەڵێن هەتا وەکو بەتەمەنتر بن هەم بە نرختر و هەم خۆشەویستتر دەبن لە لای ئێمە باوک کۆڵەکەی ماڵە و لە کوردەواری شاپیان تۆ سەرداری ماڵ ئەگەر دایک نۆمان مناڵی بە پێستیزگی هەڵگرت بێ باوک هەر لە مناڵیەوە لەسەر پشتی دایناوە و لاوێتی خۆی و تەمەنی خۆی بۆ مناڵەکانی سرف کردو و تووشی پیری و نەخۆشی و هەموو جۆرە تەنگچۆڵەمەیەک بۆ لە پێناوی ئەو بنەماڵەیە بۆیە باوک هەرگیز دووبارە نابێتەوە کە نەما اینجا ئازانی قەدری بێ باوکی چییە؟ من ئەلەم هەزار ڕەحمەتت لێ بێ بابە چونکە من لە چەندین تەنگچۆڵەمە باوکم بوو بە هۆکار کە ڕزگاری کردم لە دوو سزنی زۆر گەورە لە دوو زیندانی زۆر گەورە ڕزگاری کردم هەموو ژیانی خۆی تەرخان کرد بۆ من و خوشکەکان و دایکم تەنانەت لە نوگرە سەلمان لە چەمێ ڕەزان لە هەمەدان لە هەموو شوێنێک ئەو باوکە ئاوا تووشی کوێرەوەری بوو بۆ ئێمە کۆڵەکەی ماڵە باوک سرایەکە کە لە ماڵەدا هەیە گەورەی باوک زۆر گەورەیە یان تۆ تا وەسفی بکەی کەمە خێزانیش پێکاتووە لە باوک و دایک و بڵێ منداڵەکان بەڵام باوک گەورەی خۆی لێرەدا دەبینێت سەرپەرشتی ماڵە دەکات چ لە ڕووی ئیدارەدانی ماڵەکە لە ڕووی مادیەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی پەروەردەکردنی منداڵەکان و هەروەها بەبوونی باوک لە هەر شوێنێ پایەکی گەورەیە پاڵپشتێکی گەورەیە بۆ خێزانەکە و هەمیشە باوک چەترێکە بۆ کۆکردنەوەی خێزان و هەمیشە پەروەردەی ماڵ لەسەر ئەرک و شانی باوکدا باوک ڕێبەر و ڕێنیشاندەر و مامۆستایە بۆ کوڕەکانی هەر کەسێک کە باوک و ئەرک و بەرپرسیارەتی زۆر زۆری لەسەرشانە تا باوک نەبی نازانی ئەرکە چییە تا باوک نەبی نازانی ئەرشی جگەر گۆشەکانە چەند قورسە باوک یعنی پێناسەکردنی باوک قورسە چکە بەڕاستی منێک لەبارە خۆم ئێستا باوکم لەدەست داوە ینی نازام چ بۆ شتێک وەسفی بکەم لەمانی باوک چکە لێنێک لە ژیانی منداڵەکانیدا لە ژیانی کوڕکسەکانیدا دروست دەکات بێگومان تەبان کە باوک نەبوو
کەلێنەشی گەورەت بۆ دروست دەبێت ئەو پەیوەندیە کۆمەڵاتێ بەهێزەی کە لە سەردەمی باوکدا هەبوو کە باوک نەما وردە وردە پەیوەندی کۆمەڵاتەکان لاواز دەبێت بە تایبەتی لە نێوان ئەولادەکاندا زۆر جار ئێمە بیستمانە دەڵێن دایک کەلێنی باوک پڕ دەکاتەوە بێگومان ئەوەش ڕاستە بەڵام هەر کەسێکیان بەپێی خۆیان باوک و هەم دایک هەردووشیان خۆڵەگەن بەڵام هیواخوازم یانی ئەوانەی کە باوکیان ماوە لە ژیاندا قەدری باوک بگرن چونکە تا ئەو کاتێک کە باوکت نەمێنە نازانی بێ باوکی چەند ناخۆشە چه هەستێکی ناخۆش ئینسان کە تۆ هاتی کە تۆ چۆ بە بەردەرشی ماڵەکەت زۆر زار شتێکت کە پێڵاوەکانی باوکت لەبەر دەرگاکە نەبوو وەک وایە هیچ نەبی لە ژیاندا وەک وایە خۆشت بوونت نەمابێت چونکە بەڕاستی بێ باوکی کەلێنەشی گەورە لە نێوان خێزان دروست دەبێت لە نێوان کۆمەلگاکە دروست دەبێت پەیوەندی کۆمەڵایەتەکان لەگەڵ دۆست و خزمەکانیش وەک جاران نامێت نەمانی باوک زۆر کارە ساتە بەڵام ئەوەی خی گەورە وای دروست کردووە کە دەبی هەر هەمومان مرنەت خەردارین و دەمرین بۆیە پێش ئەوەی کە باوکت بمری پێویستە زۆر باب و کوڕ و مندارەکانی هاوکاری یەکتر بن بەڕاستی هەرچەند لە دەر باوک و کوڕ لێک نزیک بن هەرکەمە ئەگەر بە وشەیەک وەصفی باوکت بکەی چی پێ دەڵێ چی وەڵا پێشەچی دوعای خێری بۆ دەکەم بەڕاستی باب جێگای شانازیە بۆ نەوەکانی یعنی باب شتێکە کە دینی ئیسلامی باسی کردووە بەڕاستی باوک شتێکە بە پێناسە بە دوو وەصف و پێناسەی بە دوو پیت پێ ناکرێت یعنی پێناسەی باوک ئەبەدەن ناکرێت بە چەند وشەیەک تۆ بۆ خۆت پەیوەندیت چۆنە لەگەڵ منداڵەکانت داوەکو باوکێک تا چەند ژیانی خۆت کردۆتە قوربانی بۆ منداڵەکان بەڕاستی من یەک بە خۆم مندارەکانم وا پەروەردە کردووە هەمووی خوێندی باڵیان تەواو کردووە هەموو ژیانی خۆم تەرخان کردووە بۆ مندارەکانم و لەخوای بە زیاد مندارەکانم ئەهلی خوێندەوارن خوێن شەهادەی بەرزیان هەیە و بەبێ منیشی شتێک ناکەن یعنی ئێستا ئەو کاتە بڵێم مندارەکەم وەرە بۆ کوڕەکانم برێم بە کچەکەم برێم نارێنا بۆیە پێویستە دایک و باوک ڕێزە منداریان بگرن منداریش ڕێزە دایک و باوک گیرن نەمانی باوک لە ژیانی منداڵەکانیدا لە ژیانی کوڕکسەکانیدا چ کەلێنێک دروست دەکات ئەو کەلێنەی کە هەمیشە برینێکە لە دڵ و دەرونی مناڵەکانیە باوکە چونکە کاتێک کە مناڵ لە دەرەوە سەیری ناو کۆڵانەکەکە مناڵان باوکیان بە علاگەیەکەوە یا بە شتێکەوێتەوە مناڵی تر بە بەرەوپیریان ڕۆن ئەم باوکی نابینێ چونکە لەسەر قەبرانە باوکی نابینێ ئەو کاتە ئەزان کە باوک چەند کەلێنێکی گەورەیە لە ژیانی مناڵ و مناڵەکانیان نەمانی باوە کەلێنێکی گەورە لە ماڵدا بەڕاستی کاتێک باوک لە ماڵدانە بێت ئەو ماڵە ساردوسرە ئەو ماڵی خۆشێکی تێدانی ئەو ماڵە هیچ ئارامێکی تێدا نامێنێ ئەو ماڵە وای لێ دەکە هیچ کەسی حەز بەوە ناکات کە باوکی نەمێنێ هیچ کەسی حەز بەوە ناکات کاتێک باوک لە ماڵدا نەبوو دڵخۆشی خۆی دەبێت بەڕاستی باوک کۆڵەکەی ماڵەکەیە بەڕاستی جەنابەت باوکت لە ژیاندا ماوە یان وەفاتی کردووە ئەگەر ماوە چی پێ دەڵێ ئەگەر وەفاتی کردووە چ کەلێنێک و بۆشایەکی لە ژیانی تۆدا وەڵایم بەداخەوە باوکم لە ژیاندا نەماوە خۆزگە ما بە بۆی بمانتوانی بە ئەو ماندووبوون و ئەو ئەرکێکە بۆ چێشتوێتی لە ژیانیدا ئێمە بمانتوانی بە شتێک لەو پاداشتەی کە ئێمە بیدەینەوە بە باوکمان بەڕاستی باوکم لە ساڵی 94ەوە لە ژیاندا کۆچی دوایی کردووە ئیتر لە دوای نەمانی ئەویشەوە بێ باوکیمان پێوە دەرکەوتووە و سۆز و خۆشەویست و مەحەبەتی باوکمان پێوە دیار بووە هیوادارم ئەوانی کە باوکیان ماوە قەدری باوکیان بزانن و گەورەی باوکیان بزانن و هەمیشە کە لە ژیاندا ماوە ڕێزیان لێ بگرن خزمەتیان بکەن لەبەرەوەی باوک جارێککە دروست نابێتەوە من هەمیشە واشم کتۆ خۆزگە باوکم لە ژیاندا ما بە ئەولادەکانی خۆی ئێستا ببینی بە و بەرهەمەکانیشی ومانتوانی بە بەشێک لەو ماندووبوون و لەو ڕەنجێک کێشاوێتی لە ساڵانی کە خزمەتی ئێمەی کردو مانتوانی بە و پاداشتی بدەینەوە خزمەتمان کرد بە. باوک
کۆڵەکەی ماڵەکە بە بڕێ پشتی ماڵە کاتێک باوک لە ماڵدان نەبێت ساردیمە ماڵەوە دیارە کاتێ باوک هەمووشت بۆ ڕۆڵەکەی دەکات باوک هیچ شتێکی لە بەرچاونێ سەرما بێ گەرما بێ خۆ بۆ تۆمان دوو دەکات هیچ کێشەیەک نییە لەو بارەوە کە بۆ خۆشی شتێکی پێ نەبێت وا هەوڵدەدا بۆ ڕۆڵەکە هەوڵدەدا بۆ ماڵەکە کە ماڵەکەی ڕاگرێکە ماڵەکەی لە باردووخێکدا بێت کە بتوانێت بیانژێنێت کە بتوانێت بەخویان کە بتوانێت هەوڵیان بۆ بدە وە لە ژیاندا بیان هەڵێتەوە بۆ خۆمان دەکات بۆ ماڵەکە.